پاڵنەرێکی تر لەوانەی کە وا ئەکەن ئینسان بەدگومان دەرچێت لە بەرچاو نەگرتنی ئێستای تۆبەکار و پێوانی بەڕابردوویەتی. هەزاران هەزار مسلمان هەن پێشتر کەوتونەتە گوناح و تاوان و هەمومان واین و گوناحمان کردووە و بەڵام ئێستا تۆبەمان لێ کردو. دیندارەتیەکی پاک و سەرڕاستانەمان گرتووە و وازمان لە گوناحەکان هێناوە. ئەنجا ئێستا بە ئاشکرا وازمان هەموو خراپەیەک هێناوە. ڕێگای پیاوچاکانمان گرتووەتە بەر. بەڵام ئەوەی کە بەدگومانە چاوی بەمە هەڵدای. ناتوانێت وا تەماشاکە تەماشا ئەو مسلمانانە کە تۆبەیان کردووە وازیان لە گوناحەکان هێناوە ئەمیش بەدگومان نەبێ بەرامبەریان. ئەو کاتە تەبەن ئەویش هەرتووشی گوناحی ترە بێتەوە. چونکە خوای پەروەردگار باسی لەوانە کردووە فەرمێ والذین لا يدعون مع الله إلها آخر ولا يقتلون النفس التي حرم الله إلا بالحق ولا يزنون. مباس عباد الرحمن لسورة فرقان. ومن يفعل ذلك يلقى أثاما يضاعف له العذاب يوم القيامة ويخلد فيه مهانا إلا من تاب وآمن وعمل عملا صالحا فأولئك يبدل الله سيئاتهم حسنات وكان الله غفورا رحيما. سيري أم آياتك چەند مژدەی خۆش. ئەو کەسانەی کە پێشتر کەوتبوونە شرک و کوفرەوە، ئەو کەسانەی کە قەتڵیان لەسەرە، قەتڵیان کردو و تۆبەیان کردووە، ئەو کەسانی کە زینایان کردو دایان پیس بوون و ئێستا تۆبەیان کردو. خوای گەورە فەرمێ ومن يفعل ذلك يلقى أثاما. هەر کەسێک هەر شتێکی لەوانە کردبێ تووشی سزای خۆی بێ يضاعف له العذاب يوم القيامة. گوناحەکەی بۆ دوو بەرابەرە کرێ چونکە بەو جورئەتەوە کردوێتی لە خوای یاخی بووە ئەنجا باسیشی کردوتەوە ويخلد فيه مهانا بەزەلیلی و بەسوکایەتیەوە لەو ناو عەزابەیە ئەمێنێتەوە إلا من تاب وآمن. إلا ئەو کەسە نەبێ کە تۆبەی کردووە پەشیمان بووەتەوە إلا من تاب وآمن وعمل عملا صالحا فأولئك يبدل الله سيئاتهم حسنات. تۆبەی کردو ئیمانی هێناوەتەوە. سەیری کە خۆ تۆبەی کردو یعنی وازی لە گوناحەکە هێناوەتەوە. ئیمانی هێناوەتەوە یعنی عەزمی جەزم کردو کە جارێکی تر ناگەڕێتەوە سەر ئەو گوناحە و ئامادەیە لەسەر ئەو ئیماندارێتیە بژی. کردەوەی چاکەشی کردووە ئەنجا ئەم کەسە لەم گوناحە زۆرە و لەم کۆڵە گوناحانەوە لە شرک و قەتڵ و زینا و لەو خراپەکاریانەوە هاتۆتەوە تۆبەی کردووە ئەفەرمێ فأولئك يبدل الله سيئاتهم حسنات. خوای پەروەردگار خراپەکانی ئەوانە هەمووی ئەگۆڕێ ئەیکاتەوە بە چاکە وكان الله غفورا رحيما. خوای پەروەردگاریش لێخۆشبوو لێبوردە و بە بەزەییە. یا ڕەبی خوایە بە لوتف و ڕەحمەتی خۆت بەزەیت بە ئێمە شابێتەوە لێمان خۆش بی. یا ڕەبی خوایە ئێمە تۆبەمان لە گوناحەکانمان کردووە و یارمەتی دەرمان بی نەگەڕێنەوە سەر ئەو گوناحانە. یا ڕەبی خوایە ئێمە سەرڕاستانە ڕوومان کردوتە تۆ یا ڕەبی خوایە تۆش ڕوومان تێکە و بە ڕەحمەتی خۆت خوایە دامان پۆشە خوایە بە مەعیەتی خۆت وەلمانە بە. یا ڕەبی خوایە تۆبەکانمان لێ قبوڵ کە لەسەرم ئیسلامەتی ڕامانگرە خۆشەویستی خۆت بخەرە دڵمانەوە یا الله. أقول قولي هذا واستغفر الله لي ولكم وجزاكم الله خيرا والسلام عليكم ورحمة الله وبركاته.